بێگومان ئەزانن بە خۆشحاڵیەوە لەخوا بەزیابێ لە کوردستان گەنجێکی زۆر هەیە و بێگومان ئەکرێت ئەم گەنجانە لەسەر هێزی بازوویان لەسەر بیرۆکەکانیان لەسەر ئەو زانستی کە هەیەیانەوە بەدەستیان هێناوە حساب بکرێت و هەر بۆیە ئێمە لەم تەوەرەیە ئەمانێت لەسەر ڕۆڵی گەنج لە بوارە جیاوازەکان بۆ دروستکردنی کۆمەڵگا بدوین ئەوەی کە گەنج بەکێ ئەوترێت پێویستی بە چی هەیە بربەستەکانی بەردەم ئەم گەنجە چییە و لەگەڵیشە ئەگەر تۆ هاتو لە کۆمەلگایەک ئەم هەموو توانایە کە لەم کەسەیە کۆبووەتەوە نادیدێت کرد نەدبینی کارت لەسەر نەکرد زەمینت بۆ نەڕەخسەن لەوانەیە چی ڕۆ بدات لەسەر ئەم تەوەرانە نادوین و هەر ئەم بابەتە گرنگە وای کردووە کە لە زانکۆی چەرمۆ دیپەی تێکساس بکرێت کۆمەڵێک بەشدار بووی گەنجتیایە قسەیان کردووە وتاریان پێشکەش کردووە باسی خۆیان کردووە لەسەر ئەو دیبەیتش تا ڕادەیەک قساکەن چونکە ئەمە قسەی دڵی خۆری ئەو گەنجانە بووە کە کردویانەکە ئەوان کێن پێویستیان بەچی هەیە و بۆی کە لەسەر ئەم بابەتەش بدوین میواندارەتی زۆر بەڕێز هیوا ڕەفیقمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و هەروەها ئەو کەسە بوون کە ئەم دیبەیتیان ساز کردووە مامۆستایجان زۆر مامۆستا هیوا سڵاو لێ بە زۆر بەخێر سڵاو لە ئێوەی بەڕێز بەیانی ئێوەی بەڕێز و بەیانی بینەران و بیسەرانتان باش و ئەمەیە سەرەتاو لەم زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات کام دەرفەتە زێڕینەی ڕەخساندووە بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە پرسێکی گرنگ کەویش پرسی گەنجانە و ڕۆڵی گەنجانە و کاریگەری گەنجانە لە کۆمەڵگەدا. زۆر باشە زۆر بەخێر بێ سەر چاومان زۆر سپاس بۆ ئێوە. سەرەتا کە باسی گەنجەکەین پێمان خۆشە بەکێ وترێ گەنج یان پێناسەیە دەتوانین بۆ گەنج بکەین؟ بەڵێ پێناسە بۆ گەنج زۆر پێناسە هەیە بۆ گەنج یەکێک لەو پێناسانە کە نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ڕووی تەمەنەوە پێناسەیەکیان بۆ گەنج کردووە کە ئەڵێت تەمەنی گەنج لە نێوان 15 بۆ 24 ساڵیدایە. بەڵام من پێم خۆشە دوورکەوینەوە لەو جۆرە پێناسانە کە تەمەنی گەنج یان گەنج ببەستین بە تەمەنەوە بەڵکو ئێمە بین لە ڕووی جەوهەرەوە پێناسەی گەنج بکەین و بزانین گەنج کێیە. بە بۆچوونی من گەنج ئەو کەسەیە یا ئەو تاکەیە کە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو بارودۆخێکە. هەموو بارودۆخێک چۆن بۆ نمونە بارودۆخی خۆشمان هەیە بارودۆخی لەبار و گونجاومان هەیە گەنجی کاریگەر گەنجی هۆشیار ئەو کەسەیە کە بتوانێت ئەو دەرفەتانە بۆ خۆی بقۆزێتەوە و خۆی پێ بگەێنێت و ببێ بەخاوەن کارێک ببێ بەخاوەن پیشەیەک یاخود ببێ بەخاوەن بڕانامەیەکی باش لە هەمان کاتە بارودۆخی نالەبارمان هەیە بارودۆخی ناشیاومان هەیە گەنج بتوانێت خۆی دوور بخاتەوە لەو بارودۆخانە و لەو تەحەدیانە لە خۆی دوورخاتەوە نەیەڵێ کاریگەری تێبکات. بەمانایەکی تر ئەگەر بدەین بە گەنج سەرچاوەیەکی مرۆییە و هەموو دەوڵەتان هەموو میلەتەکان گرنگیەکی ئەجگار بە توانەکانی گەنجەدەن و گەنج بایەخی گەورەی هەیە و گەنج سەروەتێکی نیشتیمانیە و سەروەتێکی نەتەوەیە ئەبێ بەو چاوە سەیری گەنج بکرێت و زۆربەی زلهێزەکانی جیهان هەموو ڕوبەڕووبوونەوەکانیان و شەڕە گەورەکانیان شەڕە سیاسیەکانیان شەڕە سەربازیەکانیان و شەڕە ئابوووریەکانیان لە ڕێگەی گەنجانەوە یەکلا دەکەنەوە. بۆیە گەنج ئەو گەنجەیە کە بەهرەمەند بێ و توانای هەبێ و بتوانێت کارێک پیشەیەک بۆ خۆی بڕەخسێنێت جائیتر ئەو کار و پیشەیە چ بتانی بەدەستهێنانی بڕوانامەیەکی باش بێت یاخود ئەگەر دوکانێک بێ لە ناو بازار یاخود پێشمەرگەیەکی نیشتیمان پەروەر و خاک پەروەر بیت یاخود دکتۆرێکی لێ هاتووبی هەموو ئەمانە کۆمەڵگە دروست دەکەن و وەتەکانێک و بازێک بە کۆمەڵگە ئەدەن و گرنگیان هەیە بۆ کۆمەڵگە. زۆر باش جا ئێمە هەندێک جار گوێمان لە کۆمەڵک دەستەواژە بێت بۆ مناڵن ئەم کۆمەڵگایە ئەم وڵاتە وڵاتێکی گەنجە ئەم کۆمەڵگایە پیرەبوونەوەی لە ژاپۆنا هەیە بە کۆمەڵگایەکی پیردانرە چونکە بە ساڵە چویان یەک جار زۆرە بەڕاستی ئەم دابشکردنە وایە کە بۆ نمونە تۆ بڵێ کوردستان هەرێمێکی یان ناوچەیەکی یان خاکێکی گەنجە. ئەمە پێوەیەکە لەسەر ئاستی هەموو جیهاندانراوە لە هەر کۆمەڵگەیەکدا لە هەر میلەتێکە ئەگەر ڕێژەی گەنج لە سەروی پەنجاب بوو ئەوە بەو کۆمەڵگەیە دەوترێت کۆمەڵگەیەکی گەنج. بۆ نمونە ئێستا وەلو تا ئێستا هیچ سەرژمێریەکی دروست لە کوردستان و ئێمەش کە سەر بە عێراقین لە عێراقان نییە بەڵام ئەوەی کە بە چاو دەبینرێت ڕێژەیەکی ئێجگار زۆر گەنجمان هەیە. بۆیە بە کۆمەڵگەی
کوردی دەوترێت کۆمەڵگەیەکی گەنج یاخود ئەتوانرێت هەندێک سەرچاوی نافەرمی باز لەوە دەکرێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 160 مرۆڤەکانی گەنجن کەواتە کۆمەڵگەیەکی گەنجن بەڵام لە بەرامبەردا ڕۆژئاوا وڵاتانی ڕۆژئاوا و یابان ڕێژەی گەنجیان زۆر نییە بەڵام دیقەتە داهێنانەکانیان پێشکەوتنەکانیان سەرکەوتنەکانیان لە مەجالە زانستیەکانە چەند بەرزە لە بەرامبەردا دیقەت ئەدەی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باز ئەکرێ ڕێژەی گەنج کە ڕێژەیەکی ئێجگار بەرزە و دەستی کاری ئێجگار بەرزە لە وڵاتانە بەڵام وڵاتانی سەرکەوتونین کەواتە لێرەیە ئەمە ئەو هاوکێشەیەمان بۆ ڕێک ئەخاتەوە شەرت نییە میلەتێک گەنجی زۆر بێت ئەو میلەتە بە میلەتێکی گەنج و داهێنەرانە دابنێت و شتێکی دی لێرەیە من ئەمەیە ئاماژەی پێ بدەم ئێمە گەنجمان هەیە بەڵام شەرت نییە هەموو گەنجێک گەنجانە بیرکاتەوە شەرت نییە هەموو گەنجێک کوڕی سەردەمەکەی خۆی بێت باشە لا دوایە مامۆستا هیوا بۆ ئەوەی کە هەر بە قسەکەی جەنابەت ئەو گەنجە گەنجی سەردەمی خۆی بێت گەنجێک بێت بە کەڵک بێت هەم یەکەم جار بۆ خۆی دواتر بۆ کۆمەڵگاکەی ئەبێت چی بکرێت خۆی ئەبێ خۆی دروستکە یان ئەبێ دروست بکرێت تەمان ئێمە لێرەدا گەنج بە تەنها ناتوانێت هیچ شتێک بک بۆ خۆی شتەکە دوو لایەنەیە لێرەیە ئێمە لایەنێکمان هەیە کە پێی دەوترێ حکوومەت و پێی دەوترێ کەرتی تایبەت و پێی دەوترێ پارتە سیاسیەکان حزبە سیاسیەکان و ڕێکخراوە ناحکومیەکان ئێمە گەربین باسی ڕۆڵی حکوومەتکەین کە حکوومەت ئەبێ ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەبێ لە هەموو وڵاتان لە پێگەیاندن لە تێگەیاندنی گەنجاندا بۆ نمونە حکوومەت لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە ئەتوانێت هەر لە منداڵیەوە لە ڕێگەی پەیڕە و پرۆگرامەکانی خوێندنەوە کارێک بکات بۆ دوا ڕۆژ گەنجێکی هۆشیار بێتە مەیدان وەزارەتی خوێندنی باڵامان هەیە لە ڕێگەی زانکۆکانەوە دەتوانێت کارێک بکە گەنجێکی هۆشیار بخاتە بازاڕەوە بخاتە نێو کۆمەڵگاوە و دیسان هەر حکوومەت ئەتوانێت لە ڕێگەی وەزارەتی پەیوەندیدار بۆ نمونە پرۆژەی بچووک قەرزی بچووک دروستکات بۆ دروستکردنی پرۆژەی بچووک وە سندوقێک دابنێ لەم سندوقەوە کە گەنج بە بەردەوامی سوود لەمە ببینێ و خۆی پێ بگەینێ و چاودێری بکرێت بۆیە دیسان شتێکی تر کە حکوومەت لە دەستی دەبی کە کەرتی تایبەتە ئێستا ئێمە لە کوردستان دەستێکی کاری ئێجگار بەرزمان هەیە بەڵام کەرتی تایبەت بەقەت پێویست نییە کەرتی حکومی ئەوە وابزانم هەمومان گەیشتونێتەوە قەناعەتەی کە لەوە زیاتر توانای هەڵگرتنی گەنجان و توانای دامەزراندنی نەبێ بەڵام خۆ ممکنە پەرە بە کەرتی تایبەت بدرێ خۆ ممکنە کۆمپانیای تر بهێنرێتە وڵاتەکەەوە بۆ نمونە ئەو کۆمپانیایانە ئەتوانرێت حکومت بە شێوازێک دامیانکە باجیان کەمتر لێ بسێنێ بەڵام لە بەرامبەردا چاودێریان بکە گەنجی زیاتر دابمەزرێنن و داخوازیەکانیان هێندە زۆر نەبێ کە گەنج نەتوانێت جێبەجێیکە و شتێکی کە زۆر زەرورە پێویستە حزبە سیاسیەکان پارتە سیاسیەکانیش ڕۆڵیان هەبێت لە بەڵام بەداخۆ مامۆستا ببوورەکە لێرەیە حەزم کرد بۆی کە ئاڵێ ئەمانە هەمووی پشتگیریە بۆ گەنجان بەڵام ێسا و گەنجانی کە بەڕێزت خۆت لە بزانکۆیت ینی چەند خوێندکارت هەیە ینی بێهیواییەک لایەن دروست بۆ کاڵێ ئێمەش تەواوکەینەی دوایەوە چیمان چی یەکەین وانە لە دوای ئەمەش زۆر جار ئێمە ڕاستە خۆ تواناو هەیە توانی کار بکەیت باڵە توانی بچی لە شوێنێکی حکومی نەبێ کەرتێکی تایبەتا کارکەی بەڵام تۆ کەڵی تەمەنێکی گەنجێتی ئەبێ و گەنجە لەو کاتەیە گەنجێتی خۆی ببینێ زۆر کاتەمە گەنجێتی خۆی نبینێ زۆر لایەن هەیە لایانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ژینگەکەمان وای کردووە کەم کەسە ئەو تەمەنەش بەڕێ بکات و نەرزانێت گەنجێتی خۆی چیە لە ڕاستیدا ئەم وتەی بەڕێزە زۆر تەواوە ئێمە ئەبێ بین گەنجیش ڕوبەڕووی کۆمەڵێک بەرپرسیارەتی بکەینەوە بۆ نمونە گەنج پێویستە بڕوای بەخۆی بێت و گەنج پێویستە ئامانجی هەبێت بەڵام بەداخەوە لە ئێستای کوردستانە و لە واقعی ئەمڕۆی کوردستانە دەبینین بەشێکی ئێجگار زۆری گەنجان ئامانجیان نییە کە لێی دەپرسی کاکە بۆ هاتووی بۆ زانکۆ خانم بۆ هاتووی بۆ زانکۆ بۆ ئەم بەشەت هەڵبژاردووە ڕوون نییە لە لای بۆ ئەم بەشەی هەڵبژاردووە ئامانجی نییە گەنجی ئێمە ئەبێ سربەخۆ بێ لە بیرکردنەوەدا بەڵام دیقەت ئەدەی کەوتۆتە ژێر کاریگەری کۆمەڵگا کەوتۆتە ژێر کاریگەری حزبی سیاسی کەوتۆتە ژێر کاریگەری پیاوانی ئاینی کەوتۆتە ژێر کاریگەری خێزان واتە گەنج
دەستەمۆ کراوە بەڵام گەنج ئەبێ لەو دەستەمۆیە دەرچێ گەنج ئەبێ هەوڵی ئەوە بدا و ببێ بە سەرکردە بە هەموو ماناکانیەوە سەرکردە بەو مانایەی کاتێک ئەبێ تۆ لە مەیدانی کارابی خەڵک خەوت بێ کاتێ ئەبێ تۆ لە کاتی سەعیکردنابی خەڵک لە ئاوازێکی تر بێ تۆ بۆ ئامانجێکی تر بڕۆی بەڕاستی گەنجی ئێمە پێویستە گرنگی بە خوێندنەوەدا دیقەتدا کتێب وەکو کەرەستەیەکی گرنگ بۆ ڕۆشنبیرکردنی کۆمەڵگا لە هەموو کایەکان سەیرەکەی لە ناو گەنجانی ئێمەدا کتێب گرنگیەکی نییە سەیرەکەی گەنجێک سەیرەکەی ناوی دەیان هونەرمەندی بیانی لەبەر بێ ناوی یاریزانانی لەبەر بێ بەڵام لێ بپرسە ناوی سێ کتێب و ناوی نووسەرەکانیم پێ بڵێ ناوی سێ کتێب و ناوی وەرژێڕەکانم پێ بڵێ سەیرەکەی دۆش دامێنێ مامۆستا هیوا چی وای کردووە گەنجی ئێمە بێ ئامانج بێت زۆر پرسیارێکی بەجێ چی وای کردووە ئێمە وەکو پێم باسمان کرد پێشووتر پەروەردە زۆر گرنگە ئێمە ئەبێ لە خوێندنگە سەرەتاییەکانەوە حتا لە خێزانەوە پاشان ئەگەر هەبێ ڕەوزە پاشان خوێندنگە سەرەتاییەکان گرنگی بە پڕۆگرامەکانی خوێندن بدەین و کارێک بکەین هێندە بیان و بۆ کەم و کورتیەکان نەهێنینەوە بەڵێ قەیرانی دارایی ئێستا وای کردووە کە دەستێکی ئێجگار کاری باشمان هەیە بەڵام هەلی کار نییە کەواتە هۆکارەکان کۆمەڵگە خۆی هۆکارە حکومەت هۆکارێکی ئەساسیە ئەبێ حکومەت دوای چارەسەرکردنی کێشەکانی گەنجکەوێ ئەبێ حکومەت ڕاوێژ بە گەنجکە ڕۆڵی ڕێکخراوە ناحکومیەکان دیسان کەم نییە ئێمە لە کوردستاندا ڕێژەیەکی باش ڕێکخراوی ناحکومیمان هەیە ڕەنگ هەیە بودجەش لە حکومەت وەرگرن بۆ بە ناوی خزمەتکردنی گەنجانەوە بە ناوی گەشەپێدانی توانای گەنجانەوە بەڵام بەم کارە هەڵنەساون بەقەت پێویست بۆیە ئەم هەموو ئەمانە هۆکارن بۆی کە گەنجێکی کارا دروست نەبێ گەنجێک دروست نەبێ بەدڵی کۆمەڵگاکە نەبێ و بەدڵی نەوەی ئەو نەوەیە نەبێ کە ئێستا تەمەنێکیان تێپەڕاندووە بەڕاستیەکەی منەمەیە تیشک خەمە سەر تەوەرێکی تریش ئێمە کەسانێکمان هەیە تەمەنیان سەرکەوتووە تەمەنی سەروی 70 ساڵە 80 ساڵە بەڵام گەنجانە بیر ئەکاتەوە بەڵام داهێنەرانە بیر ئەکاتەوە بەڵام خۆی ئەگونجێنێ لەگەڵ هەموو بارودۆخێکا کە دێتە پێشەوە بەڵام لە بەرامبەردا سەیرەکەی گەنج بیانووی زۆرە بۆ نەهامەتیەکانی بیانووی زۆرە بۆ کێشەکانی کە هێنانەوەی ئەم بیانوانە خۆی بۆ خۆی ئەبێتە تێکشکاندنی گەنج باشە مامۆستا زۆر کات پرسیارێکێتە پێشەوەڵین گەنج هۆکار چییە کە کۆچەکات ینی ساڵ بە ساڵی مازانین ڕێژەیەکی زۆر گەنج کۆچەکات و بەداخەوە هەندێکیشیان بۆ ڕێگە ناساییە تووشی کۆمەڵە گرفتی زۆر گەورابن یانی زۆر جار گیان لە دەستدانی تایە و زۆر جار کە ئەم گەنجە لێرەیە ئەمی تیبایی نییە بەڵام کاچێتە وڵاتێکی دراوسێ ئەگە 24 کاتژمێرەکەش کاری پێ بکەی مشکلەی نییە بۆچی ئێمە لای ئێمە ئەم بێهودەیە دروست بووە یاخۆت هەندێک لە گەنجەکان کە پڕێک هەندێک پرسیاریان لێ بکەی هیچ داهاتوێکی لەبەر چاوانی ینی تۆ زۆر خۆشە داهاتوێکی باشت لەبەر چاو بێ ئێوە کە لە زانکۆیان لە ناوەندا ئاکادمیەکانان ینی خوێندکارەکانی تر لە کاتی گەنجێتیان ئەم پرسیارە لەوانەیە زۆربەی خوێندکاران بیکە بۆچی ئەمە هەیە بۆچی ناتوانین نورەیەکی باش لە ناو گەنجا بڵاوکەینەوە کە ئەڵێن توانە و هێز لای گەنجانە با پشت بەوان بەستین بۆی کە بتوانین کاری باشتر بکەین بابەتی کۆچ بابەتێکە کە بەڕاستی لە ساڵانی هەشتاکانەوە درێژەی هەیە هەتاوەکو ئێستا بەڵام بەداخەوە لەم ساڵە لەم دووسێ ساڵی دوایدا کە قەیرانی دارایی گەیشت بە قیمە و مەسلەی کۆچیش گەیشت بە لووتکە بەداخەوە ئێمە دەستێکی ئێجگار کاری زۆرمان دەڕا بۆ دەرەوەی وڵاتان و سامانێکی نەتەوەی نیشتیمانیە دەڕا بۆ وڵاتان هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بەشێکی چاولێکەریە ئەو گەنجانە بەشێکی لێی بپرسە بۆ دەڕۆی بۆ دەرەوە بۆ کۆچ دەکەی هاوڕێکەی ڕۆیشتووە هاوڕێکەی کۆچی کردووە کەسێکی نزیکی کۆچی کردووە بەڵام بەشە هەرە ئەساسی و پشکە هەرە سەرەکیەکەی قەیرانی داراییە گەنجێک زانکۆ تەواو دەکات دەبینێ مەجالی کارکردنی نییە گەنجێک گەیشتۆتە سەروی 20 ساڵ دەبینێت توانا و لێهاتوویەکی هەیە بەڵام ناتوانێت ئەو توانا و لێهاتووی لە شوێنێکا تەرجەمە بکە بە شێوەی کارکردن و داهاتێکی دەستکەوێت
و لێکەوتەکانی کۆچکردن لێکەوتەی قورسن لەسەر کۆمەڵگە دەکەوێت. فەرمووی ئێستا ئەوەی کە کۆچ دەکات لە کوردستان ڕەگەزی نێرە بە دەرەجەیەک، لە بەرامبەردا ڕەگەزی مێمان دەمێنێتەوە بە ساڵاتچوان دروست دەبێت لە نێوان خانماندا و دیسان ئەمە قەیرانێکی ترمان بۆ دروستەکە بە ناوی قەیرانی فرەژنی، بە ناوی قەیرانی زەواج نەکردن. بەڵێ لێکەوتەکانی کۆچکردن ئەوە بوو کە قەیرانی دارایی وەوەکوتم بەشێکی تری چاولێکەریە، مادام خەڵکێ کۆچی کردووە ئەبێ منیش کۆچکەم، کە ئەمە چارەسەر نییە کۆچ. بڕۆ ئێمە هەمومان بەشی ئەوە هاوڕێ و کەس و کارمان هەیە لە کۆچیان کردو بۆ دەرەوە، قسەیان لەگەڵ دەکەین حتا لە ڕووی دەرونی و مرتاح نین. ئەڵێ ئەگەر بەهاتایە و لە وڵاتەکەی خۆم، لە شارەکەی خۆم، لە قەزاکەی خۆم، لە گوندەکەی خۆم هەلێکی کار هەبوایە قەناعەتی پێم بکردایە، من ناڕۆشتم بۆ ئێرە. هەر دایم لەو گەنجەی کە کۆچ دەکا بۆ وڵاتی دووەم هەمیشەش هەتاوەکو ئەو کاتەی لە ژیانە بێت دڵی لە لای وڵاتەکەی خۆیەتی، کە ئەمەش جۆرێکە لە عەزابدان، بابەتی غەریبی لەوێ توش دەبێت. بەڵێ باشە. جا ئەگەر مامۆستا هیوە هاتوو ئەم گەنجە بەم سەرچاوە دەوڵەمەندە مرۆییەوە ئێهمال کرا، گرنگی پێنەدرا، سوودی لێ وەرنەگیرا بۆ دروستکردنی کۆمەڵگاکەی و لە کۆتاییە بابەتە ئەسلەکە ئەوەیە ئەگەر ئەو هەستی بە بەسوودبوونی خۆی نەکرد لە کۆمەڵگاکەیە ئەم زەمینەی دروست نەکرا بۆی، لە کۆتاییە ئەنجامەکەی چی ئەبێت؟ ئەو کۆمەڵگایە چۆن کۆمەڵگایەکە بێت؟ چاوەڕێ ئەوم ئەکرد ئەم پرسیارە لە من بکرێت وە گفتوگۆیە بکەین لەسەر ئەوە لێکەوتەکانی پشتگوێخستنی گەنجان یاخود لێکەوتەکانی گەشە پێنەدانی تواناکانی گەنجان لە لای خۆیان چییە؟ ئێمە ئەگەر بێت و ئاوڕێک نەدەینەوە لە خودی خۆمان لە گەنجەکانمان، سبەینێ ئەبێ چاوەڕێی ئەوە بکەین گەنجانمان لەوانەیە کە ئێمە لە منتیقەیەکی دەژین کە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەر دوێنێ پێڕێ شەڕێکمان لە کۆڵ بۆتەوە شەڕی تیرۆرستانی داعش، کە گەنج کاری نەبوو، کە گەنج مەشغوڵ نەکرا بە پرۆژەیەکەوە، کە گەنج ئامانجێکی گەورەی نەبوو، هێدی لەوانەیە لەلایەن ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بچنە ژێر کڵێشەیانەوە و گەنجەکانمان بە ئاراستەیەکا بەرن، سبەینێ پەشیمانی دادمان نادا و ناخۆشبەختانە و ئێستا برایانی ئاسایشمان لەوانەیە ئەمە باش بزانن ڕێژەیەک شکر بۆ خوا لە ئاستێکی زۆرانیە، بەڵام ڕێژەیەک لە گەنجانی کورد کە بە کۆمەڵگەی کوردی نامۆیە کە بیر و هۆشیان بۆ ئەوە ئەڕۆن بچنە ڕەوتێکی تونڕەوێەوە، ڕەوتێکی توندوتیژێەوە، دوایی ئەمە ئێمە چی لەمە بکەین؟ و ئاکامێکی تری پشتگوێخستنی گەنجان ئەوەیە گەنجانمان تووشی و ئالوودەی مادەی هۆشبەرە بن. و لە ئێستەیە کوردستان بە جۆرێک لە جۆرەکان دەناڵێنێ بەم گرفتەوە و پێویستە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی حکومڕانی بە جدی لە ڕێگای دام و دەستگا پەیوەندیدارەکان لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکان ئاور لەم بابەتە بدرێتەوە و لێکەوتەیەکی تری ئەوەی کە تۆ گەنجان پشتگۆ ئەخەی، ئەم گەنجە گەنجێکی بەرهەمدار نابێ، گەنجێکی بخۆری بێ بەرهەمە بێ، گەنجێکە بێ هەمیشە دیقەت ئەدەی چایخانەکانمان فولە لە گەنجی بێکار، کە بابەتی چایخانە و بابەتی کافتریاکان شوێنێکە بۆ ئەوەی کە لە دوای کارکردن بڕۆی پشوێک بدەی، هاوڕێیەکت ببینی گفتوگۆیەکی لەگەڵا بکەی، باسی ژیان بکەی، بەڵام دیقەت ئەدەی تەواوی ژیانی بەشێک لە گەنجانمان لە ئەم شوێنانە کە هەموو تواناکانی خۆیان خاڵی دەکەنەوە. بۆیە زەرورە ئێمە ئاور لە گەنجانمان بینەوە، چونکە سبەینێ تووشی شەڕێکی نەگریسی تر ئەبینەوە لە داهاتوودا لەگەڵ ڕێکخراوێکی تیرۆریستی، لەگەڵ دەوڵەتێکی خۆسەپێن. ئێمە کێ بەرگریمان لێ بکە؟ کەرەستەی بەرگریکردن کێیە؟ ئەبێ گەنجەکانمان بێت، ئەبێ ئێمە ئەم گەنجانە وەکو وتم سەروەتێکی نیشتیمانیە بەکاریان بهێنین بە قازانجی نەتەوەکەمان و بە قازانجی وڵاتەکەمان و بە قازانجی خۆیان. زۆر باشە مامۆستا، زۆر کاتەبینی گەنجان لە ئێستەیە لەم ساڵانەیە ئەبینی کە
لە تەمەنی گەنجێتیەتی و ئاستەکانی خوێندنی تێپەڕ کردووە بەڵام کە لەگەڵ یە قسەکەی ناتوانێت چوار ڕستاب بەباشی لەگەڵ تۆیان قسە بکات یعنی زۆر جار بەداخۆ من هۆکارێکی گەڕێنمەوە لە خێزانە زۆر لە مناڵیە ئەیکردن ناڵن تێکەڵی کەس بێ با لە ماڵەوە بێ با تووشی مشکلە نەبێ کاگاتە تەمەنی گەنجێتی ئەو کاتی لە دەرگاکەیەتە دەرەوە شتەکان هەمووی تازان بەرە ڕووی ئەویان یعنی ئێستا مۆدێلەکان زیاتر بەداخەوە باڵی کێشاوە بەسەرەوەی کێمە بتوانین لاسایی بکەینەوە بەردەوام چیەکەین و چی ناکەین اینجا بگرە ئەمەی لایانی تەکنەلۆژیاش کە چەنە کاریگەری هەیە گەنجەکانە تا 5 و 6 بەیانی ناخۆن سێری ئەمانەکەن کامە وای کردووە لایەنە کۆمەڵایەتەکان لە دەستبن وای کردووی کە بەڕێز ئاماژە و پێ چێ بۆ لای بواریشی ئەدەبیات و خوێندنەوەیە ئەمەشی لەو دەستەوە وای لێ کردووە کە ئیتر لە تەمەنێکە نەڕووی لە ماڵەوە بداوای پارە بکە نەڕوو خۆشی پاری پێ نییە لەوانێ بیبا بەلای ئەوی کە بەڕێزی باسی کرد چەند ڕێگایکی خراپە ئەمە تا چەند ئەبێ ئێمە ئامادەکاری بۆ گەنجەکانمان بکەین لە خێزانەوە دەست پێ بکەین ینی نێڵین کەسێکی کپکراوە بێت لە دەرگاکە نێتە دی و بەڵام کە گەشتە تەمەنی گەنجێتی خۆی هەوڵای بێتە دەرەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە دەڕاستیدا تەسەورەکەم هەمومان کۆب بین لەسەرەوەی خێزان پێویستە زیاتر جەخت کاتەوە لە مناڵێەوە مناڵەکان بە شێوازێکی سەردەمیانە پەروەردە بکات و باشترین وەڵام بۆ ئەم پرسیارەی بەڕێزت وا تێگەم ئێمە پێویستە گەنجەکانمان بۆ ئەوەی ڕۆشنبیر بن هەر لە هەرزەکاریەوە دەست بن بە خوێندنەوەی کتێب چونکە ئەوە کتێبە ئیلهامی قسەکردنت پێدەبەخشێت ئەوە کتێبە فێری ئەوە دەکا چی دەگوزەرێ لە ناوچەکەدا چی دەگوزەرێ لە مەنتیقەکەدا چی دەگوزەرێ لە جیهاندا بەڵام بەداخەوە وەکووتم خوێندنەوە غیابە ئەوەی کە جێگەی خوێندنەوەی گرتوێتەوە بەداخەوە سۆشیال میدیایە سۆشیال میدیا بەڕاستی نەک گەنجەکان نەک عەقڵی گەنجەکان نەک ژیانی گەنجەکان حتا وەکو ژیانی گەورەکانیشی بە بجۆرێک لە جۆرەکان داگیر کردووە حتا مناڵەکان لە ئێستاوە خێزانەکان پێویستە ئاستێکی ڕۆشنبیری بۆ دروست بکرێت کە پێویستە بەکارهێنانی سۆشیال میدیا بەکارهێنانی مۆبایل جۆرێک لە جۆرەکان کەم بکرێتەوە بۆ ئاستی قەدەغەکردن و تێیان بگەێنرێت ئەم بابەتی سۆشیال میدیایە هەموو شتێک نییە و ناتوانێت هەموو پەیامێکت پێ بگەێنێت من ئەبێ لەسەر گەنجی زانکۆ ئەگەر دەرفەتە بێ قسەیە بکەم ئەویش ئەوەیە گەنجی زانکۆ بەدەست چەند گرفتێکەوە دەناڵێنێت یەکێک لەوانە گرفتی نمرەیە گەنجی زانکۆ هاتۆتە زانکۆ هێشتا شەڕی نمرە دەکا هێشتا شەڕی ئەوەیە لەم میتێرم چەند بێنێ لە فاینەڵ چەند بێنێ لەم دەرسە چەندی هێناوە شەڕی ئەوە ناکام معریفە وەرگێ چەندێک زانستی وەرگرتووە چەندێک تێگەیشتووە با بڵێن ئەم بیرکردنەوەیە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ چێ ئایا هەر پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە دەرفەتم بدەی ئەگەر بتوانم قسەکانم بکەم دێمە سەر وەڵامی ئەو پرسیارەت کێشەیەکی تری گەنج لە زانکۆکانە بەڕاستیەکەی هەر لە پێش ئەوەی زانکۆ تەواوکە داڵغە و دڵی لای ئەوەیە کە چۆن و بەچی شێوەیەک لە دوای زانکۆ دامەزرێت بیری لای ئەوە نییە پێویستە لە زانکۆ فێری خۆی فێری زمانێکات هەردوێنێ بەرنمەیەکتان هەبوو بینەرتان بووم باسی زمانی ئینگلیزی بوو خاتونێک لە هەولێرەوە قسەی دەکرد مامۆسایەکی زمانی ئینگلیزی کە ئێستا زمانی ئینگلیزی ئێمە پێویستە گرنگیەکی گەورەی پێ بدەین خەڵکانێکەیە لەوانەیە لێمان ڕاز بێتەوە بڵێ بۆ ئینگلیزی ئەی زمانی دایک ئێمە بە چاو بەدڵ بە ڕوح پاراستومانە بەڵام بمانەوێ نەمانەوێ خۆشیمان بێ ناخۆشیمان بێ زمانی ئینگلیزی ئێستا زمانی کارکردنە لەسەر ئاستی جیهان زمانی قسەکردنە لەسەر ئاستی جیهان ئێمە زمانی عەرەبیمان هەیە کە زیاتر لە 22 دەوڵەت قسەی پێ ئەەکەن بەڵام ئێستا بەرامبەر بە زمانی ئینگلیزی لە پاشەکشەدایە بۆیە پێویستە ئێمە ئەم هەلوو دەرفەتە بقۆزینەوە خوێنکار لە زانکۆکاندا هەوڵی ئەوە بدەن کە زمان فێر بن هەوڵی ئەوە بدەن سکیڵ و تواناکانیان لەو پسپۆڕی کە خوێندێتی بەرزی بکاتەوە بەڵام بەداخەوە پێش ئەوەی سکیڵ و تواناکانی بەرزکاتەوە لە ئێستەوە ڕەشبینیەشی بۆ خۆی هێناوە من دانامەزرێم من کارم دەست ناکەوێ با بە تۆ سکیڵەکانت لە مەجای کۆمپیوتەر تەکنەلۆژیا بەرزکەرەوە خۆت فێری زمانێکە و خۆت بەرە بە پێشەوە باوەڕ کەس بینێ
CV تقدیم کە بۆ کەرتێکی تایبەت لە 5 شوێن تەقدیمی کە شوێنێک هەر تەلەفونت بۆ دەکات داوات لێ دەکات. گرفتێکی تری گەنجان تخوا لە زانکۆ پێم خۆشە تەرگیز کەمە سەری گرفتە بەس قەت جوابی و پرسیارانێنەوە مامۆسا کە بۆ بێهوتەیە و بۆ خۆ دروست زانکۆ هۆکارە. ئێمە لە زانکۆکانە پێویستە مامۆستایان بەرچاو ڕۆشنی زیاتر و تەرکیزێکی زیاتر بکەینە سەر گەنجان. مامۆسایانی زانکۆ بە دڵنیاییەوە ماندوون لەگەڵ خوێندکارەکاندا، بەڵام من پێم خۆشە پێم باشە ڕێگا و شێوازەکان تاقیکەینەوە. بۆ نمونە مامۆسایەکی زانکۆ چەند ڕێگەیەکی بەکارهێناوە بۆ ئەوەی کە خوێندکارەکانی بگۆڕێت، عەقڵی خوێندکارەکانی بگۆڕێت، چکە ئینسان کە توانیتت دەست بگری بیرکردنەوەکانی بگۆڕی ئەو کاتە بۆ خۆی ئەچێتە سەر ڕێچکەیەک. ئێمە ئەگەر تایەسە لە زانکۆ نەمانتوانی بێت بیرکردنەوەی گەنجان، بیرکردنەوەی خوێندکاران، بیرکردنەوەی کچان و کوڕانمان بگۆڕین، ئەبێ بە دوای ڕێگە و شێوازی نوێ تا بگەڕین بۆەوەی کە بیرکردنەوەکانیان بگۆڕین. ڕەنگهەیە ئەمە هۆکار بێ، وەکو باسم کرد دیسان ئەمەی مەعمەعی بوونی قەیرانی دارایی هۆکارە. هەر لە سەرەتاوە خوێندکار تووشی بێئومێدی بووە، باس ئەومان کرد خێزان هۆکارە، باسی ئەومان کرد دەسەڵاتی سیاسی هۆکارە. ئەتوانم بڵێم پشکێکی کەمتر و پشکە گەورەکەی تاوانەکە و پێنەگەیاندن و پەروەردەنەکردنی گەنجان لە ئەستۆی حکوومەتە، لە ئەستۆی زانکۆیە، لە ئەستۆی حزبی سیاسیە، لە ئەستۆی تەواوی کۆمەڵگەیە. بەڵام پشکەکەی تر و باسمان کرد خوێندکار خۆیەتی. ئەوە وەڵامی ئەگەر وەڵامەکە گەیشت بێ وەڵامی ئەو پرسیارەیە. بەڵام حەزەکەم شتێکی تر کە سەبارەت بە گەنجانمان لە زانکۆ بخەمە ڕوو. گەیشتن بە ڕەگەزی بەرامبەر، گەیشتن بە ڕەگەزی بەرامبەر بەڕاستی تاوان نییە، ئەوە کارێکی زۆر ئاسایی و زۆر سروشتیە. بەڵام خوێندکار لە زانکۆکاندا بەداخەوە هێندە هەوڵ ئەدا بۆ ئەوەی بگا بە ڕەگەزی بەرامبەر، وەک بڵێ ئەمە تەنها ئامانجێکە بۆی هاتوۆتە زانکۆ و ئامانجی گەورەکەی ئەمەیەکە بۆی هاتوۆتە زانکۆ. بیری چووە کە هاتن بۆ زانکۆ گەیشتنە بە پسپۆڕی، گەیشتنە بە کۆمەڵێ تواناو لێ هاتووی. مامۆستاکەت ناچارکە، زانکۆکەت ناچارکە، ڕێگە و شێوازەکانی پێ بگۆڕە. و ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵا سیستەمێک هەیە پێی دەوتێ سیستەمی بۆڵۆنیا. سیستەمی بۆڵۆنیا ئەڵێ ستیودنت ئیز سنتەر، واتە ئەبێ خوێندکار سنتەر بێ، ئەبێ خوێندکار پەروەردە بکرێ، ئەبێ خوێندکار چەندێک ئێمە قسەی بۆ دەکەین ئەویش ئەوەنە قسە بکە. نابێ خوێندکار وەکو دەفرێک هەر ئێمە قسە بکەین و هەر ئێمە نەسیحەت، هەر ئێمە گفتوگۆکردن. خوێندکار بێدەنگ بێ و پرسیار نەکا. خوێندکار ڕۆژێ لە ڕۆژان ڕەخنە نەگرێ لە مامۆستاکەی، ڕەخنە نەگرێ لە لێهاتوویەکەی. طبعاً ڕەخنەگرتنیش بە شێوازی بنیادنەرانە، ڕەخنەگرتن بەو شێوازی کە مرۆڤ بتوانێ ڕێزی بەرامبەرەکەی بێ. بەڵام بەداخەوە خوێندکار تۆ هەر قسەی بۆ دەکەی ئەو هەر جۆ دەگرێ، ئەو هەر جۆ دەگرێ. ڕۆژێک لە ڕۆژان لێت ناپرسێ مامۆستا دکتۆری بەڕێز من بۆ چوونێکی ترم هەیە، لەوانەیە پێچەوانەی بۆ چوونەکەی تۆ بێ. باشە ئێستا با من هەر لەسەر ئەو پرسیارە لە بەڕێستم کرد ئەوەی کە چی واکات خوێندکار ئێمە بۆ نمونە لە زانکۆشە تەنانەت هەر بە دوای دەرەجەوە بێت بێهیوا بێ بەرامبەر بە داهاتوەکەی بڵێ بۆ نمونە من دانامەزرم یاخۆ تەنانەت ئەوەشی کە فێرە بێ ئەو بێهیوایشە بەشێک گەڕێتەوە مامۆستاهیوا بۆەوەی کە بۆ نمونە ئەو وانانەی کە ئەو وەری ئەگرێ زۆربەی بە تیۆری نازانێ کاری پێ بکە. ئەمەش لانەیە هەر هۆکار لە پشتیوە بێ. ئێوە دیبەیتێکتان ساز کردووە هەر گەنجان خۆیان هاتوون لە دیبەیتەکە قسان کردووە. ئەوان ئەگەر بە کورتی پێمان بڵێ لەسەر ئەوەی کە ئەوان بە هۆکار بچی ئەزانن ئەوەی کە لەوانەیە دەستیانی سارد کردبێتەوە یان پێویستیان بەچی هەیە بۆ ئەوەی کە دڵخۆشیان تا دروست بێت بەرەو ئامانجەکان بڕۆن ئەوان هۆکارەکانیان بەچیەوە بەستوەتەوە. سەبارەت بەو دیبەیتی کە لە زانکۆی چەرموو سازکرا سوپاس بۆ پرسیارە دیسان. بەڕاستی ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئاوڕێک لە گەنجان بینەوە و زانکۆی چەرموو یەکێکە لەو زانکۆیانەی کە بەپێی توانای خۆی بەپێی ئیمکانەتێت داراییەکەی خۆی بەپێی ئیمکانێتە زانستیەکەی خۆی ئاوڕێکی باشی لە گەنجان داوەتەوە و لە خوێندکارانی زانکۆ داوەتەوە. ئێمە ڕاستە گلەی و گازندەی زۆرمان لە گەنجان کرد لە پێشووتردا، بەڵام لە زانکۆشدا هێشتا گەنجی کارامە هەیە، هێشتا گەنجی بوێر هەیە بۆ قسەکردن. ئێمە ئەو دیبەیتەیمان ساز کرد بۆ سێ خوێندکاری بەڕێز باوەڕەکەی هەرکە پێیان مانوت یەکێکیان ڕەتیان نەکردەوە
وتیان مادام قسەکردنە لەسەر گەنج لەسەر پرسی گەنج سەبارەت بە خۆمانە بۆیە ڕەتیان نەکردەوە و زۆر بە خۆشحاڵیەوە گفتوگۆیان کرد لەسەر کێشە و گرفتەکانی گەنجان و دەیان ڕەخنیان لە خۆیان گرت و دەیان ڕەخنیان لە حکومەتی هەرێم گرت بۆیە هێشتا گەنجی هۆشیار ئێمە ناتوانین بە شێوەیەکی گشتی باز ئەەکەین بەڵام بە شێوە تایبەتیەکەی لە کلاسەکاندا لە بەشە زانستیەکاندا لە کۆی زانکۆدا هێشتا گەنجی خەمخۆر ماوە گەنجی قسەزان ماوە گەنجی لێزان ماوە گەنجی خەمخۆر ماوە بێگومان بێ و سیستەمەشی کە بەڕێزی شاماژۆ پیان لە ناو زانکۆکانە پۆڵەنی ئێستا وای کردووە کە ئیتر خوێنکار نەک بەس بەوە بێکە بەس جۆ بگرێ خوێنکارە بێ سمیناری هەبێ خوێنکارە بێ بەشدار بێ لە چالاکیەکانەوە کە باسی نمرەژەکەی نمرەوە نەماوەی تا بڵێ لەسەر یەک تاقیکردنەوە نمرە بۆ دانێ نمرە لەسەر هەموو بەشەکانی ڕۆژیش دانرێت و لەسەر چالاکیەکانیش دانرێ و ئێمەش هەمیشاڵین بە دوای توانای گەنجانەوەی چکە گەنجانیش بەشێکی گرنگ لەم کۆمەلگایە و لە ناوەندا ئاکادمیەکانیش کە خوێنکارانی لە بەردەست ئێوەی مامۆسای بەڕێزان بێگومان ئێوەژە بێ هاندێک و پاڵپشتێکی زۆر باش بن بۆی کاگەر بێهودەی یەک دروست بوو بێ یاخۆت ناڕزایی یەک دروست بێ لە دیبێتێکە لە کۆنفرانسێکە لە سمینارێکە بتوانن جۆگرتن هەبێ بۆی کە بتوانن داواکان چییە و بە چیش چارەسەرەکرێ ئەمەش بێگومان واکات کە زیاتر گەنجان دەنگیان هەبێت لە ناو کۆمەلگای دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەمەوێت بڵێم هەمیشە کەناڵێک بووە جێی خۆی کردێتەوە لە دڵی بینەرانە و بە بەرنامە ڕەنگە و ڕەنگەکانی و ئەمێ ئەوە ئیزافەکەم بۆ قسەکانم بەڕاستی کەناڵی کورسات یەکێکە لەو کەناڵانەی کە گرنگیەکی زۆری داوە بە زمانی کوردی بە کللتوری کوردی و بە هەموو مەجالە جوانەکان و گرنگی داوە بە زانست و زانیاری گرنگی داوە بە میوزیک گرنگی داوە بە هەموو ئەو بوارانەی ترکە لە کۆمەلگادا پێویستە سوپاس بۆ میوانداریتان زۆر سەرکەوتنی زیاتر لە خوازین بۆ بەڕێز بۆ تۆش ئێمەش ئەرکی خۆمانە سپاس بەڕێز.